براکەم ئەگەر چی وا زیندانەجێت ئەگەر چی وەها کۆت و زنجیرە پێت کە تۆش دڵنیای خوایە پێشت و پەنات وەهاش دڵنیا با بە زیندوورە لێت وەهاش دڵنیا با بە زیندوورە لێت براکەم دەبینی ئەوەی مەندووە لەڕێدا کەساس و کوڵۆڵ کەوتووە دەستا دڵنیا بە ئەوەی بێچەکە هەتانەی بێبوونی نییە و مردووە هەتانەی بێبوونی نییە و مردووە لەوە دڵنیا بە بەری ڕەنج و خوێن دارولئیسلامێک هەر دەهێنێتە شوێن سەیرێکی پەیامی پێغەمبەرم کە و فرعونە و نەمرودە بزانە لە شوێن فرعونە و نەمرودە بزانە لە شوێن کەروانی ئەمە هەروە بەڕێوەیە چونکە ڕێی جیهاد حوکمی خوای پێوەیە دەتۆش بۆ شەهیدی وەرە شاهیدی ئەوەی جوان نێراوە لە پێشاوەیە ئەوەی جوان نێراوە لە پێشاوەیە